ئێمە وەکو شوفێرانی علۆی سێمانی چەند ساڵێکە لە علۆی سێمانیا ئیشەکەین. ئێمە کاتە لە باشماخا بووین بە کاتی ڕسمی لە باشماخا بووین. ئەم برایانە کە ئەمڕۆ داوای ئەوە ئاکەن کە ئەڵێ علۆی سێمانی نابێ ئیشکا. ئێمە تا 2007 لەگەڵەوانە ئیشمان کردووە. 2007 لەسەر داوای خۆیان ئیزنیادان وتیان لە هەر کوێ و لە هەر شوێنە ئیشەکەن ئازادن و بەس لە باشماخا ئیش مەکەن. من لە کەناڵەکە گوێنێ بوو کە عتا نوێنەری باشماخا ئەنجومەنی تاگەکانە ئەڵێ خەتی بە علۆی سێمانی کاتی هێڵیان نەبووە. من ئەمە کاتی هێڵەکەمە کە لە باشماخا ئەم کاتی هێڵم هەبووە بە حکومت خۆی بۆی کردوم. حکومت خۆی تا 2016 تازە کراوەتۆ بۆم. ئەو کاتەی ئەمڕۆ لە باشماخا ئەوان ئیشی پێەکەن و ئەوان کاری پێەکەن. من ئەم کاتەم هەیە. خۆیان لەسەر داوای خۆیان دەریان کردوین ئیسا داوامانەکەن ئەڵەن بانەمێنن هۆکەی چییە؟ ئێمە لە سێرانبەن ئیشەکەین، لە تەوێڵە ئیشەکەین، هیچ کێشێکمان لەگەڵ تەوێڵە و سێرانبەنان نییە. بۆیە داوا لە حکومەت و بەرپرسیانی وڵاتە ئەەکەین بێن بە داواکارەکانی ئێمەوە. ئێمە داوای هیچ شێلەوان ناکەین، ئێمە داوای ئەوواکەین، ئێمە ئازادین وەکو بازرگاری علۆی سێمانی ئازادین، لە هەر شوێن و لە هەر مەکانی ئیشکەین ئازادین. ئەوە پەرۆسخانە توجاری وەکو توجار وایە ئیشەکە، ئەوە سەرتەکە هەر توجاری عامی تایە. ئەوە شوشە هەیە لە سێرانبەنە توجارە، ئەوە تێزابە لە سێرانبەن نیەن تەنکەریان پێ هەر توجارن. ئایا بۆ هەر علۆی سێمانیە بێ ئیش نەکە؟ باشما حالێن ئیسا خۆیان توجاریان تایە وەکو بەڕادن لە ناو باشماخا ئیشەکەم. بۆ تەنها علۆی سێمانی بۆی نییە ئیشکە. نزیکەی 141 سیارین لە علۆی سێمانیە کە ئیشەکەین. بەس ڕۆژانە ئەم 140 سیارە ناچینە سەرۆ. ڕۆژی وایە 40 سیارەمانە چێتە سەرۆ، ڕۆژی وایە 50 سیارەمانە چێتە ژوورۆ. بۆ ئەویش بۆ مەرزی تەوێڵە و سێرانبەن ئەچین. ئێمە بار بە بارمان کردەوە خەتی سێرانبەن شاید حاڵە تەوێڵە شاید حاڵە کە ئێمە بار بە بار ئیشەکەین لەگەڵ ئەو دوو مەرزە هیچ کێشێکمان نییە. ئیساوان هاتون ڕێگریمان لێکەن و لە پەر ناوپارێز و لە جادەی هەڵەبجەی کۆن ڕێیان لێگردوین هۆکەی نازانین بە ئەو کەعتا خۆی کە خۆی بە دەمی خۆی ئەوە نووسراومان لە پیرۆزماییمان لەکە ئەڵێ پیرۆز سامیە کە چوونەتە سێرانبەن بە دڵی خۆش بێ میمێ لە ئێمە دوورکەونەوە. ئێمە وەکو علۆی سلێمانی کە ماوەی تقریبن لە ساڵی 2007ەوە کێشەیەکمانەیە لەگەڵ شۆفێرانی مەرزی باشماخ بار هەڵگرە تاکەکانە تا ئێستا کە تۆڵی کێشاوە تا ئەم وەختەی کە ئێمە لەگەڵیان قساکەین نەگەشتوینەتە هیچ کۆبوونەوەیەک. ئەم برا بە ڕێزانە بە پێی بڕیارێکی ئەنجومەنی پارێزگاری سلێمانی کە کۆنووسێکی نووسیوە کۆنووسەکە هەر لە ناو کۆنووسەکەیە چەند هەڵەیەکی تایە نووسیوێتی کێشەی بار هەڵگیری سێرانبەن و باشماخ لەگەڵ بار هەڵگرەکانی علوەیە. ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵ مەرزەکانی سێرانبەن و لەگەڵ مەرزی تەوێڵەیە نییە، تەنها ئەوەیە کە ئەو برا بە ڕێزانە ئێمەیان لە مەرزی خۆیان دەرکرد. لە ئێستاشا کە لە مەرزی خۆیان دەریان کردوین ئێمە لە بەرزێکی تر کە هەر عایدی حکوومەتی هەرێمی کوردستان و لە سنووری شاری سلێمانیا ئیشەکەین ئەوانن کەواز لە ئێمە نایەنن. هەستاون چەند بەڕێزێکیان ئەو ڕێگانیان گرتووە کە بۆتە هۆی ئەوەی کە جامی سیاری ئێمەیان شکانووە کە ڕێگەیان لە سیارەکانی ئێمە گرتووە لە سنووری سەیسایە کە داواشیان لەسەر قەید کراوە ئەو بەڕێزانە کە ڕێخەیان بە سیارەکان ئێمە گرتووە هەتا ویستوانە بیسووتێنن وێنە و دیکۆمنتمان لایە کە بە سیلاح هاتوونەتە سەر سیارەکانی ئێمە. بەڵام ئەو داواکاری ئەوان کە داوا لە ئێماکەن ئێمە هیچ پەیوەندێکمان بەوانەوە نییە ئیشی خۆمان لەگەڵ مەرزی سێرانبەن ناکەین. ئێمە خۆمان بە حەقەزانین ئەوانیش خۆیان لەسەر حەقەزانن. لەبەر ئەوەی ئێمە خوا نەخواستە کارێک ڕوونەیە و کارێکی نەخوازرا ڕوونەیەات ئێمە بڕیارمان نا بە داخستنی علۆی سلێمانی لە ئەم ئێوارەیەوە هەتا کاتێکی نادیار تاوەکو حکوومەت دێتە سەرخەت. ئێمە دوو سیارەیان ڕفانین سایقەکانیان داگرت تقریبان 8 سیارەشمان جامیان شکانوین و بەردیان تێگرتون و ئیهانەی سایقەکانیان کردو. ئەو بە ڕێزانە داوایانەیە ئێمە وەکو علۆی سلێمانی بار هەڵگرمان نەبێت. ئێمەش بازرگانی لە هەژ مەرزێکەوە بێتوانین کارکەین حەقمان بەسەر ئەوانەوە نییە لە مەرزەکانی ترەوە ئیشەکەین داوای ئێمە داوایان لێکەین وازمان لێوێنە. سببی ئەم بێسەرەوبەرەیەی ئەم یعنی ئەم زجەیەی لە سلێمانیە یعنی نەبوونی ئەمان یعنی هەڵەسی لە سلێمانیە هەرێک لە خۆیەک حکومەتێکە بۆ خۆی سایەق حکومەتە کۆمپانیا حکومەتە کەرتی تایبەت حکومەتە یعنی نازانین یعنی ژیانێکی زۆر ناڕەحەت دەبینە سەر لە هەموو شتەکانە ئاسەنگی بۆ ئێمە دروستەکەن
لە کردنەوەی ئەلوەیە لە کردنەوەی جادەیە بۆ نمونە لە هەموو زچەکانە ئێستا ئێمەش هەساوین بەوەی کە لە داخی ئەوەی حدودێک نییە تایبەت بێت بە بەروبووم بە سەوزە و میوە بە سیارەی تایبەت یعنی سیارەی تایبەت حەقە میوە لە بەڕادا بێت هیچ سیارە هیچ شوێنێکی وانە ئێمەش داواکارین لە حکومت با ئەمەشتی لێ نەکەوێتەوە خوێنی ئەو خەڵکە هەرزان نییە ئێمە مانگێکە بەرگەی ئەم وەزعەمان گرتووە ئەشتوانی مانگێکە ئێمە ناچارین ڕستەکانمان ناگاتە جێ خۆی من خۆم بەش بە حاڵی خۆم هانام بۆ حاجی وەمەران هێناوە بۆ کێلێ هێناوە لەو مەرزانە شتێنم لەبەرێ بارەکەم ئاستەنگی بۆ دوورز نەبێ بگاتە جێ خۆی ناگات ئێستش بڕیارمانداوە بە داخستنی ئەلوە